ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. دوران کاڵکان ئەندامی ئاکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی عەبدوڵڵا ئۆجەلان لە بەرنامەیەکی میدیا خەبەر تیڤیدا بەشداری کردو لە درێژەی قسەکانیدا ڕێگەیان هەرگیز ساڵی 1999 لە بیر ناکەم بە تایبەتی دوای ئەوەی کات دادگا سزای بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سەپاند. کاڵکان دەڵێت گوتیان هەموو شتێک لە دەست دەدەیت بەڵام سەرەڕای ئەو قسانە دەستکەوتی مێژووی بەدەستهات. هێزر و ئیرادی ڕێبەراپۆ زاڵ بوو. ڕێبەراپۆ پرۆسەیەکی وەها گرنگی هێنایە ئاراوە و هیوا و ڕوژاندنی بۆ هەموو لایەک دروست کرد، بەڵام ڕێباز و هەڵویستی دەوڵەت بەرامبەر با ڕێبەرایەتی بەڕاستی تێنەگەیشتنە. هیچ گۆڕانکاریەکی جدی ڕووی نەداوە و سیستەمی ئیمراڵی دۆخی بارمتەگرتن و هێشتا بەردەوامە. کاڵکان هەروەها ئاماژەی بۆ کرد کە هێندە لایەن ئاستەنگ دروست دەکەن و وتی وەزیری داد چەند ڕۆژێک لەمەوبەر لێدوانێکی دا و ڕایگەان مافی هیوا لە کارنامەی ئێمەدانیە و ئێمەوە بیر ناکەینەوە. هەروەها راپۆرتێکیشان پێشکەش بە ئەنجومەنی ئەوروپا سەبارەت بە مافی هیواوە کرد کاوتویان لە ئێستاوە لە یاسای تورکیادا نییە. لە پرۆسێکی نوێ داین و پێی دەوترێت پرۆسەی گۆڕانکاری، واتە ئەم یاسایە زۆرترین گۆڕانکاری تێدا دەکرێت، بەڵام هیچ گۆڕانکاریەک لە هەلومەرج و بارودۆخی ڕێبەر ئۆجەلاندا ڕووی نەداوە و ئەمە جێگەی قبولکردن نییە و نابێت گەلی نیشتمان پەروەر و ژنان و گەنجان و دۆستانمان بڵێن هەموو شتێکی یەکلایی بووتەوە. پێویستە خەباتی ڕێبەر ئۆجەلان بۆ ئازادی جەستەی بخەینە پێشەوەی هەموو خەباتەکانمانەوە و ویکەینە بنەماو بەڕێگاو ئامڕازی دەوڵەمەندتر درێژەی پێ بدەین. کاڵکان هەروەها وتیشی ڕێبەر ئۆجەلان کلیلی ڕێبازی چوارقۆڵی و بەبێ ئازادی ئەو سەرکەوتن بەدەست ناهێنرێت. نۆمان کورتولموش سەرۆک پارلەمانی تورکیا و نوێنەری پارتە سیاسیەکان بۆ دامەزراندنی کۆمیسیۆن لە پارلەمان کۆبوونەوە کە بەنیازە لە چوارچێوەی پرۆسیاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا دەست بە کارەکانی بکات. هەروەها نوێنەری پارتە سیاسیەکان لە پارلەماندا بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد. گولستان کلچکۆکچی جێگری سەرۆک فراکسیۆنی پارلەمانی دەم پارتیش بەشداری لە کۆبوونەوەکەدا کرد. لە کۆبوونەوەکەدا هەڵسەنگاندن دەکرێت کە ئایا کۆمیسیۆنەکە باڕێگەی یاسایی دابەمەدرێت یان با دەستپێشخەری سەرۆکی پارلەمان. هەروەها ژماری ئەندامان و پێوەر و بنەماکانی کارکردن و زۆر بابەتی دیکەی پێویست بە کارەکانی کۆمیسیۆنەکەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەلەها پاگە ناسنامەی گەریلایەکی شەهیدی ڕاگەاندووە و قال لە ڕاگەاندراوەکەدا هاتووە ڕۆڵەی هێژای گەلی ئێمەی بۆتان و شەڕوانی ئازادی هێژاستان هەواڵ ئاسمین ئاردڵ دژوار لە 18 ئایاری 2025 لە هەرێمەکانی پاراستنی میدیا بەهۆی ڕووداوێکەوە شەهید بوو. هەواڵ ئاسمین ئاردڵ دژوار لە تێکۆشانی ئازادی با پێشەنگایەتی پەکەکە پاشک جێگەی خۆی گرتوێتەوە و بە بێدوودڵی بەرپرسیارەتی مێژووی خۆی بە ئەنجام گەیاند. با دڵسۆزێکی قوڵ بۆ شەهیدان ژیانێکی ماناداری بەڕێوە برد. ڕوانگەکانی ڕێبەر ئۆجەلان سەبارەت بە ئازادی ژنانی کردان مانیفێستی ژیان و پێویستیەکانی ناسنامەی خۆی هێژاستان لە هەموو بوارێکدا بە شکۆمەندیەوە جێبەجێ کرد. وەک شوێنکەوتووی براکەی خۆی شەهید دژوار خافشتا بە ناوی ئەحمەد نیلی ناوی خۆی لە مێژووی تێکۆشانماندا تۆمار کرد. هەواڵمان ئاسمین ئاردڵ ژیانێکی کۆیلایەتی کە بەسەر ژناندا سەپێنرا بوو قبول نەکردو بوو بە خولقێنەری ژیانێکی ئازاد. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە نەڕچەدا هاتووە سەرەتا سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵی هێژایی هەواڵ ئاسمین ئاردڵ دەکەین، هەروەها سەرخۆشی ئاڕاستی هەموو گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین و بەڵێن دووپات دەکەینەوە کە خەونی شەهیدانمان کە ئازادی ڕێبەر ئۆجەلان و کوردستانی ئازادا بەدی بهێنین. زانیاری سەبارەت بە ناسنامەی ئاسمین ئاردڵ دژوار بەم شێوەیە. سوڵتان نیلی بە ناسناوی ئاسمین ئاردڵ دژوار لە وان لەدایک بوو لە 18 ئایاری 2025 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە.
لە شاری هێلسنکی پایتەختی فنلاندا بابۆنەی ساڵوەگەری شۆڕشی ڕۆژاوە ئاهەنگی پیرۆزبایی بەڕێوەچوو ئاهەنگەکە لەلایەن تۆڕی پشتیوانی کوردستان ڕێکخراوە شۆڕشگەڕیەکان و هاوڵاتیانی فەنلەندی و کوردەوە ئامادەکرا بوو ئاهەنگەکە باخولەکێک ڕێزگرتن بۆ ڕۆحی بەرزی شەهیدان دەستی پێکرد و وتارەکان با زمانی کوردی و فەنلاندی پێشکەشکران. ساڵح موسلێم ئەندامی دەستی سەرۆکایەتی پارتی یەکێتی دیموکرات پەیەدا بە شێوەی ئۆنلاین بەشداری لا بەرنامە پیرۆزبایەکە کرد و هەڵسەنگاندنی بۆ ڕۆژاوەکان کرد. ئەحمەد دلێر هونەرمەندی ڕۆژاواش گۆرانی پێشکەش کرد و بەرنامەکە با پێشکەشکردنی ئاواز و سەما بەردەوام بوو. باس لەوە دەکرێت بە هەزاران چەکداری سەر بە 41 هۆزی سەر بە حکوومەتی کاتی دیماشق بۆ هێرشکردنە سەر هەرێمی سوێدای کۆمەڵگەی دەروز لا جم و جۆڵدان لەو دیمەنانەی کە لەسەر میدیای دیجیتال بڵاو کراونەتەوە پشتڕاست ئەوە دەبینرێت کا گروپێک بانگەوازی تەکبیر دەڵێنەوە و بە ماتۆرسایکل بەرەو هەرێمەکە دەڕۆن و ئەمەش تاکتیکی سەرەکی چەتەکانی داعشە لە دوای شەڕ و پێکدادانێکی سەخت لە سوێدا زیاتر لە 500 کەس کوژراون کە لە نێوان حکوومەتی کاتی سووریا و ملیشیاکانی دەروزدا ئاگربەز ڕاگەیاندرا و لە دوای ڕێککەوتنەکە حکوومەت زۆرینەی یەکەکانی لە هەرێمەکە کشاندوێتەوە. لە دوای کشانەوەکەش ڕیش سپی و ڕێبەرانی ئاینی دەروزی بە مەبەستی ئەمنیەتی ناوخۆی سوێدا ئارکدارکران هەر لە دوای ئاگربەستەکە کە لە نێو گروپا بەدەویەکان هەیە هەم لە نێو گروپا دەروزەکاندا لە ئاستی هەرێمەکەدا هێرش ئۆپەراسیۆنی تۆڵە سەنگنەوە و جومجۆڵی کۆچبەری لە ئێستادا دەستی پێکردووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سەبارەت بە ژمارەی کوژراوەکانی پارێزگای سوێدا بەهۆی گرژی و هەڵۆزیەکانی نێوان چەکدارانی ئەحمەدشەر و پێکهاتە دەروزیەکان ڕایگەاندووە سەرڕای بوونی ئاگربەز چەکدارانی ئەحمەدشەر هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکان و شەڕ و پێکدادان لە سنووری پارێزگای سوێدا لە ئێستاشدا بەردەوامەوە و لە نێویاندا هاوڵاتیانی مەدەنی هەیە کە بەشێکیان ژن و منداڵن دەشڵێن لە سێدارەدانی هاوڵاتیان لەلایەن هێزەکانی حکوومەتی کاتی سووریاوە لە ناوی سوێدا پشتڕاست کراوەتەوە بەمەش ژمارەی کوژراوانی مەدەنی قوربانیانی لە سێدارەدانی لە سوێدا گەیشتوێتە 27 کەس دەشڵێن بەم شێوەیە ژماری کوژراوانی شەڕ لە سێدارەدان و پردومانی ئیسرائیل لە سیاڵی تەمووزەوە تا ئێستا گەیشتوێتە 597 کەس. لە کۆتاییشدا ڕوانگەی سووری ڕایگەاندووە لە شەڕ و پێکدادانەکاندا سێ ئەندامی عەشیرەتی بەدەوی کە ژنێک و منداڵێکی تێدا بووە لەلایەن دەروزیەکانەوە لە سێدارەدراوە. کارۆلین لیڤیت وتەبێژی کۆشکی سبیت سەبارەت بە گرژیەکانی ناوخۆی سووریا هەوڵەکان بۆ ڕاگررتنی و گرژیانە لا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داڕایگەان حکوومەتی سووریا ڕازی بوو هێزەکانی لە پارێزگای سوێدا و لاو ناوچانەی کە شەڕیان تێدا بەردەوامە بکشێنێتەوە. هەروە لیڤیت دەشڵێت بەردەوام چاودێری دۆخەکە دەکەین و لە هەوڵی کەمکردنەوەی گرژیەکانین. ئەمریکا هێشتا پشتیوانی لە سووریا دەکات بۆ ئەوەی ببێتە وڵاتێکی سەقامگیر و ئاشتی تێدا بەرقەرار بێت. جۆ ویلسۆن نوێنەری کۆماریەکان لە کۆنگرەسی ئەمریکا سەبارەت بە هێرشە درۆنیەکانی ئەم دوایانەی سەرکێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان و فشار خستە سەر بەغدا بۆ ڕێگریکردن لەو هێرشانە ڕایگەاندووە هێرشی میلیشیای عێراقیەکانی سەر بە ئێران بۆ سەرهێزەکانی ئەمریکا و کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان قبول ناکرێت. هەروەها دەشڵێت ئەو داوایە لەوە سەرچاوە دەگرێت کە حکوومەتی عێراق ڕێگری ناکات لە هێرشکردنە سەر کۆمپانیا نەوتیە بیانیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و دەشڵێن نابێت چیتر پارەی نەوتی عێراق لا یەدەگی فیدراڵی بەکار بهێنرێت و دەبێت محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕێکاری یەکلاکەرەوە بگرێتە بەر. تامی بروس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە گەڕانەوەی کارمەندانی باڵوێزخانەی وڵاتەکەی بۆ بەغداد و کۆنسۆڵخانەی وڵاتەکەیان لە هەولێر ڕایگەاندووە. لەمڕۆ دەستیان کردو بە گەڕانەوەی کارمەندانی ئەمریکا بۆ باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد و کۆنسۆڵخانەکەیان لە هەولێر. هاوکات ئیسرائیل پێشەوەی هێرش بکاتە سەر ئێران واشنگتن هەموو کارمەندەکانی باڵوێزخانەکەی لە بەغدا و هەولێر کشاندەوە بۆ وڵاتێکی دیکە.
ئەمە لە کاتێکدایە ئیسرائیل بەردەوامە لە هەڕەشەکانی بۆ هێرشکردنە سەر ئێران و ئەمریکاش جەخت لەسەر دەستپێکردنەوەی دانوستاندن تایبەت بە دۆسیەی ئەتۆمی ئێران دەکات و هاوکات تارانیش تا ڕادەیەک نەرمی نواندووە. گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.